رسمة وهروسان كاميرا جماعات ما تصويرات جرن جرك شوان فير بوينا عندك شوان محل بخوبة كرينا اف لوحيت نوكل برچاوی تو دانایی چونکو دیدنامه ناسنامه فترش همی تشتا بو خلکێکی دیار بەت تایبەت خەلکێ کوردستانê û Iraqê û ciyanê hemûyê da ku xelkê Kurdistanê neşmêje ku etiraf vê genûsaydê kirin Parlemanê Kurdistanê daxwazama weş Parlemanê Iraqê jî ku etirafê vê genûsaydê bîte kirin. دکتۆر بابەتی سەرگیان زارۆگە پرۆسی گەلێک زەحمەتە چونکو گەر ڕزگاربوونا بیردی جنوسات لويرة هاتي بينانسكيرن وسفرين بواتي وتسلن وان ما مفا هەوڵدایە گەلێک شوان ریپۆرتێنی دەوڵەتی ئەوێ باریو ئێنە دەبەر بەڵاو بوون وەرگرتیە وەک پێزانین دیسانێن ئەو ریپۆرتش باڵ ڕێخستنە داعش دەهاتنە بەر بەڵاوکردن هەمان وەخدا ریپۆرتێن ڕاگەهاندن نافخۆی و نێودەوڵەتی دیسان چاپێکەفتن گەل ژمارەدا وان زارۆکیش ڕزگاربووی بخەفە واسل كربكان كاك جهور أبو خباط ئەمە ساڵەتی سێ ساڵی سینەما سالمە کە لە دوای سێ ساڵ دامەزراندن لێرە چەند چالەکیەک ئەنجامەدرێت ئەویش بە سەرپەرشتی کاگڕۆس ئەویش کۆکرای هەموو ڤیددیۆکانی سینەما سالم و لەگەڵ کتێب خوێندنەوەکان پرۆژەی کتێب پێکەوەبوو بینینی پێکەوە بۆ خوێندنەوەی کتێب کە بە سەرپەرشتی شەپۆل گروپ بووە. گرنگجی ئەم پرۆژەیەمان بە باش زانی لەگەڵ ماڵی سوهرەوەردی و غەزەلنووس بەیە کۆم سینەمایە سەر پێکەوت ئێستا سێ ساڵتەیە پەڕێ بەسەر دامەزرانی ئەو سینەمایە کە خۆشبەختانە توانیوێتی کەلێنێک پڕ بکاتەوە چەند شتێک لەناو ئەم سینەمایە گوزارێت جگە لە نمایشکردنی فیلم کە سەرجەم فیلمەکان ژێرنووسی کوردیان بۆ کریکامە شتێکی زۆر گرنگە بوو یەکەمین جارە ئێمە ئەمانەوێ فیلم بە زمانی کوردی بەڵام لەسەر ئاستێک کە ئەم فیلمانە زمانە کوردیەکان یەکەم پارەوە بێ ڕەوان بێ This is the main city center in Brussels, and they are completely rebuilding it with more pedestrian areas and more green and some trees when they can. And the thing is really important because 20 years ago it was here full of cars, traffic jam, and it was not really nice to walk in the city center. And now they decided to change the city to make it more livable for the people, and that's really important. Also to have green area. إلى باخچە و تشت لێرە چێکرینە پێش ئێستا هەموو عربە و تش بوون عربە ئیزعاجی دەکرد ئەوە لێرە تشتی زۆر پیس دەبوو ئێستا بیا باخچە و تشتی وا زۆر تشتی خۆش بوو یعنی ئینسان زۆر دێرە فیستیڤال دێن هەموو تشتی وا دێن زۆر توریستێن لێرە ئێستا پڕ ینی باخچە هەم خۆشە هەم بینی خۆش دێ هەم بینی ئەوە دێ ئەو عربە لێرە دەرباز دەبوون بینی گاز و بینی ئەو شتانە و ئینسان زۆر نەبوو ینی لێرە ئەوەش جێگای منە ئەوە نزیکی 4-5 ساڵ لێرە کار دەکەم.